هیوادارم کە دەنگم هەبێت بە ڕێزان و خۆشەویستان وردەوە دەبچێن ناو لایڤەکەەوە و بە هیوای ئەوەی کە چکە لە دوو پەیجە بۆیە کە ئەبێت ئاوا کامێرەشەکەی بۆ تەرتیب بکەم ئەراوەڵا چارمان نییە هیوادارم بێ کێشە بێت هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەداتن کوڕەکان دەمێکە ئاگامان لە یەکتر نییە وەسعتان چۆنە تەندروستیتان هەواڵتان سەلامەتن من وردە ئەچمە ناو قسە و باسەکانی خۆمەوە ئەمە کێشەکەمە کاکە جا بڵێتەوە ئارام ئەحمەدۆ کەی کێشە نەبووە هیوادارم ئاوا باش بێت باشە با بزانم لە سێریشی کەم بزانم تەواوە وەزعەکە زۆر زۆر تەواوە حەز زۆر زۆر لەبارە ئاراوەڵا باش من لێرەوە کاتەکان ناکوژم دەمێکەیە ئاگام لێتان نییە و سڵاو ڕێزم بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە لە هەر شوێنشی ئەو دنیاە هەن لە ئاسوودەی لە خۆشییا بژین منش ئەم شەو بە بەشی خۆم هەر ئالێرەوە کە دوو لایف کراوەیە لێرەوە قسە و باسەکانی خۆم بە ئێوەی عەزیز و خۆشەویست ئەگەێنم و هیوادارم کە ئەوانەیشی کە نەیارن بە دڵێکی فراوانەوە و بە عەقڵێکی سەمیمیەوە بتوان گوێ بگرن و دوورکەونەوە لە فەزا و لە گوێن و لە سوکایەتی و ئالەم بابەتان باشە سەرەتا وردە و دە بە قۆناغەکان ئاشمە خوارەوە تا ئەگەمە خاڵی کۆتایی عەزیزان بەداخەوە کە بەحسەکەی ئەم شەوی من لەسەر بزوتەوەی گۆڕانە و لەسەر ڤیدیۆیەشی بەڕێز کاک نەوشیروان سەفایە کە بڵاوم کردەوە و بزوتەوەی گۆڕان لەسەرەوە هەتا خوارەوە هەمووی هاتە هەزە لەبەرەوەی کە نەقد بوو لە بزوتەوەی گۆڕانی ئێستا ئەگەر پیا هەڵدان بواە حتمما ئەوان ئیتر بە شانازیەوە خۆشیان بڵاویانە کردەوە بەڵام چونکە لێدان بوو لەو ڕابەرایەتی کە ئێستا هەیە بە تەواوەتی قوشقی بوون و بە تەواوەتی نیگەران و ناڕەحەت بوون و نەیانزانی چۆن پاساو بهێنەوە بۆ ئەو حەقیقەتێک کە کەسێکی کاک نەوشیروان سەفا ئەیڵێ خۆ ئەگەر هەموو کورد ئەو قسانەی کاک نەوشیروان سەفای بکردایە ئەوە بزوتەوەی گۆڕان بە خەیاڵیانە هاوبۆشی مۆزوع نەبوو بەڵام چونکە لە دەمی کاک نەوشیروان بە دەرەوە بۆیە ئەوان ئاوا نیگەران و ئاوا تڕۆ ناڕەحەت بوون سەرەتا ئەمەوێت چەند خاڵێک بە ئێوەی خۆشەویست بڵێم اینجا بچمە سەر ئەم بابەتە وە شەنوکەی کەم بۆ هەموو لایەکتان بەداخەوە ئێستا کۆمەڵی خەڵک لەناو ئەم بزوتەوەی گۆڕانە پەیدا بوون کە ئەمانە لە واقعە خەڵکانێکن کە ئەتوانم بڵێم لە ناوێکێتی و پارتیشان نمونەیان زۆر کەمە ئەوەی کە جێگەی داخە هەساون بەناو بە وێنەی کاک نەوشیروانەوە بە ناوی کتێبەکانی بۆ نمونە بەدەم ڕێگاوە گوڵچنین گۆڕان فلان ئەمانە کە تۆ وەختێ سەر ئەەکەی بەناو ئەم ئەکاونت و ئەم پەیجانەیە کە بە ناوی کتێبەکانی کاک نەوشیروان سەفاوەیە ڕێک ئەبێن لوتێ بگری لە تاو بۆ گەن بەڕاستی من خۆم بەدەر لەوەی کە چی بە من و چی بە خەڵک ئەوترێ لەو پەیجانەی کە بە ناوی کتێبەکانی کاک بە ناونیشانی یعنی بە ناوی ناونیشانی کتێبەکانی کاک نەوشیروانەوەیە کە ئینسان سەری پیاکە ئەبێت لوتی بگرێ وەکو ئەوایە سەری خەنە ناو منهۆڵەوە ئەمە کارەساتە لە حەقیقەتە ناکرێتەوە بە بەرنامە ئەم کارە ئەکەن کە ناوی ناونیشانی کتێبەکانی کاک نەوشیروان ڕێک و پێک ئاوا لێی ئەدەن و بێڕێزی پێکەن و سوکاتی پێکەن تۆ ئەگەر ئینسانێکی جوێن فرۆشیت و قەناعەتی بە جوێن و ئیهانە هەیە با بە بڕۆ بەناوێکی ترەوە پێی جودا پڕەکەرەوە بۆچی تۆ ناونیشانی کتێبەکانی کاک نەوشیروان سەفا هێنی با بۆ لەناو ئەم پەیجەوە لەژێر ئەم ناوەیە تۆ ئەم هەموو بێحرمەتە بە خەڵکەکەی ئەمە بە دەرەجەی یەکەم ئیشی دەستگاچی خوڕیەکانی یەکێتی و پارت و زانیاری و ئەمانەیە تەنها بۆ شکاندن و لێدان لە هەموو شتێکی نەوشیروان سەفا بە بەرنامەوە ئەمە بکرێ جا لە گردەکە بکرێ لە ماڵ خودی کاک نەوشیروان بکرێ ئەمە بەرنامەی نارەکانی بزوتە نارەکانی نەوشیروان سەفایە و بۆ لێدانیشە لەو بۆیە بە ناوی ئەو بە ناوی کتێبی ئەو بە ناونیشانی ئەوەوە هەڵ ئەسن فەزایەکی ناتەندروست و ناشینە دروست کردووە کە ئینسان بەڕاستی هەست بە شەرمەزاری ئەکات ئەمە خاڵێ بوو بەداخەوە کە ئەبوو باسی بکەم من ئەم شەو کاتان زۆر ناگرم ڕەنگە هەوڵێن بە نیو سەعات هەموو بابەتەکان تەواوکەم و ئەو کاتە بەجێتان بیاڵم پاشان ئەم بزوتنەوەیە لە بەرامبەر حەقیقەتە نایەت مناقەشە بکە نایەت گفتوگۆ بکە تەنها هەڵەسێ جوێن ئیهانە سوکایەتی ئەمانە هەتا پەنا بۆ کۆمەڵێ مەوازئی ئەخلاقیش دەبات سێری کە خۆشەویستان شەوێک هەر ئەمانە نزیکەی ساڵە 2 ساڵ بەر لە ئێستا کە لەم فەیسبووکەیە تووشی کێشە بووم من بەڕێکەوت کفرێکم لە دەم دەرپەڕی باشە هەر ئەو کاتە کە ئەو کفرم کرد
هەستام لە نووسینێکە داوای لێبوردنم کرد لەو کەسانی کە گوێیان لێبووە و لە خەڵکی موسڵمان باشە ئەمە کۆتایی پێهات تازە هێناویانەتەوە بەس بۆ ئەوەی خەڵک گوێن باوەسوکاتی بە من کە لە کاتێکە ڕۆژانە لە کۆمەلگای کوردیوانە بە هەزاران کفری وە گوێنی وە ئەماناکرێ بەڵام لە مێژووی منە یەک جار ڕوویاوە ئەویش خودایەک هەیە کە ئینسان ئەکرێت داوای لێبوردن لە خواکەی خۆی کە نەک لە کۆمەڵی خەڵکە 2000 جوێن بە دایک و خوشکی من داوە لەبەر ئەوە کەسانێک کە ڕقی لە منە بۆ هەر شتێک ئەگەڕێ بۆ ئەوەی ئەو کارە بکە بەڕاستی چونکە من لە کاتی خۆیان کە ئەو قسێنە دەم دەرپەڕیوە یا ئەو کفرم کردووە هەم داوای لێبوردنم کردووە لە خەڵک یا لە موسڵمانان و هەم لە خوداش بەڕاستی لە کاتێکە ئەلکی سەرشانی من ئەوەیە تەنها لە خوددا داوای لێبوردنکەی نەک لە خەڵک تۆ چی من داوای لێبوردن لێکم ئەگەر ڕێز و احترامی خۆم نەبێ جاکە من ئەوەیشم کردووە تۆ بۆ ڕێزی ئەوەی من ناگری بۆچی ئەیکەی بە وەسیلەیەک بۆ بێحورمەتیکردن و سوکاتی بە ئارام ئەحمەد لەبەر چییە لەبەرەوەی مێژووی من وەکو ئاوێنە وایە مێژوویەکی پاک مێژوویەکی جوانە هیچ کەسێک ناتوانێت بێت پێشەوانەی ئەمە بسەلمێنێت ئێستا بابەتێکم بڵاو کردەوە عەزیزان لە لاپەڕەکەی خۆمان لەسەر دەرباس ئەوەی کە وەزیری کۆچ و کۆچبەران بوو بڕۆسێری کە بە ملیۆن دۆلاری دزیوە کاکەژیان لە کوڕەکەی حەملانەوە لە مەسعود حەیدەرەوە هەموو ئەمانە من لە کاتی خۆیان باسم کردوون ئێوە پرسیارە لە خۆتان بکەن عەزیزان بۆچی بزوتەوەی گۆڕان بە حەیاتی نایەوێ باسی ڕێباز کات کە دزە بۆچی نایوێرە باسی کوڕەکەی حەملان کاکە وەزیر بوو بۆچی نەیوێرە باسی مەسعود حەیدەرکە بۆچی نەیوێرە باسی فڵان فیسارکە معناکەی دیار و ڕوونە لەبەرەوەی کە شەریکە دزی هەیە لە گردەکە کاتێک کە شەریکە دزی هەبێ چی ئەوێرە ناوی ئەوانە بەرێ هەموو شەڕەکە ئێمە کردمان لە بەرامبەر ڕێباز و لە بەرامبەر دەرباز و لە بەرامبەر نازانم مەسعود حەیدەرەکان و لە بەرامبەر هەموو ئەوانەکە خۆیان فرۆش بە پارتی ئێمە شەڕەکانمان کرد بەڵام گۆڕان نەیوێرە بە یەک دقیقەش باسی دزیەکانی ئەمانە بکە بە شەرتێکیش هەموو ئەمانە ئەیزانن خراوەتە بەردەستیان بەڵام لەبەرەوەی کە شەریکە دزن لەگەڵ ئەمانە بۆیە بە هیچ جۆرێ دیسە بە دەرخۆنەیەکەن و باسی مۆزوعەکان ناکەن ئەمەیە ئاسی مەسەلەکان عەزیزان دوای ئەوە دووڕووی و تێکەڵکردنی دەنگ ئەمە عەیبە بەڕاستی من سەردەمانێ بۆ پەڕی قەناعەتی خۆمەوە بەبێ هیچ بەرژەوەندیەک دیفاعم کردووە لە بزوتەوەی گۆڕان باشە ئێستا من دژم لەبەر ئەوەی کە ڕامگەیاندووە بۆچی لەبەر ئەوەی کە ئەم بزوتەوەیە بەلاڕێدا براوە لەبەر ئەوەی کە ئەم بزوتەوەیە فرۆشراوە لەبەر ئەوەی گۆڕانی گردەکە جێیە لەگەڵ گۆڕان لەگەڵ بزوتەوەی گۆڕانە بزوتەوەی گۆڕان ئارام ئەحمەدەکانە عەبدوڵای مەلانووریەکانە فڵان و فیسارەکانە بەڵام گۆڕانی گردەکە هاتووە ئەم بزوتەوە و هەموو شتەکانی فرۆشتووە لە پێناوی بەرژەوەندی کۆمەڵی خەڵکات تۆ ناکرێ ئێستا دەنگی ئەو سەردەمانە دیفاعم لە گۆڕان کردووە بیهێنی لەگەڵ دەنگی ئێستایا کە ڕێخنەی لێگرم بڵاوی کەیتەوە بڵێ ئای ئێوە دووڕوون ئەوە ئارام ئەحمەد دووڕوون ئەها ئەو کاتە ئەڵەشی ئێستا ئەڵەچی ئەمە عەیبە بەڕاستی ئەمە هەمان تەفسیر و تێگەیشتنی کۆیدەکانی پارتی و بنەماڵی بارزانیە کە بنەماڵی بارزانی هەر شتێکەکە ئەڵێن تەواوە هەر قسەیە بکە ئەڵێ تەواوە چی بڵێ مەسعود بارزانی ئەڵێ تەواوە سیوێکی ئابەکە جەندەلمەی تورکێنێ سەدەر عوسمان تلۆرەکە هەر شتێک دەکا ئەڵێ وەڵا تەواوە بابە من وا حیزبایەتی ناکەم من وا بیر ناکەمەوە بەڕاستی ئەوە بزوتەوەی گۆڕانە دووڕووە ئەوە بزوتەوەی گۆڕانە سەسکەکەی خۆی نەماوە ئەوە بزوتەوەی گۆڕانە خۆی فرۆشتووە خۆی هەڕاش کردووە ئەوە کۆمەڵێک خەڵتن لە گردەکەیە کە ئەم بزوتەوەیان ئاوا لێ کردووە ڕەنجی هەموومانن بەزایەداوە بەڕاستی ئالەمانە ئێمە تووڕۆ ناڕەحەتین کەواتە ئێوە دووڕوون ئێوە بزوتەوەکەتان فرۆشتووە ئێوە خائین بەڕاستی هەر ڕۆژێ گەڵێن ئارام ئەحمەد پیاوی لاهورە ئارام ئەحمەد پیاوی شاسوارە سەردەمانێک کە من ڕەخنم لە شاسوار گرتووە لە گردەکەەوە تەلەفۆنیان بۆ کردم کاک ئارامجیان تخواواز لە شاسوار بێنە و ئاخر ئەوە لەگەڵ خۆمانە نزیکایەتی هەیە و تیڤی KNN لەوێەوە ئەهێنین هەموو شەڕەکان ئارام ئەحمەد کردی ئێستا ئێوە منەکەن بە پیاوی خەڵک بە درۆ دەلەسە بە ساختە چێتی بە ڕیاکاری ناتوان بەڕاستی بۆتان ناکرێ کاکە خۆمە بە زۆر نییە دوای ئەوە ئێوە یەن بە جوێن و سوکایەتی و بێحورمەتی بە خۆم و بنەماڵم ئەتانەیە من بێدەنگکەن من بێدەنگ نابم من مەگەر گولەیە بنەی بەو تەپڵی سەرمەوە خوێنم بڕژێ اینجا ئارام ئەحمەد بێدەنگە بێ من کۆچ گوێن بە جوێن و سوکایەتی و ئیهانە و درۆکردن و بێحورمەتی و ئەلەم بابەتانە جا من ئەگەر ئەوەندە لاواز بوومایە گوێن بدایە بەوانە ئەوە سیاسەتم ناکرد کاکیشم ڕەخنێشم ناگرت قسەیشم ناکرد لە حەقیقەتە بەڵام ئەوە واقعەیە یەن چونکە مێژووی من ئاوێنێ و هیچی لەسەر نییە لە 16 ئۆکتۆبەری 2016
من لە دۆسەڵ دۆرە بووم کۆمەڵێک برادر مامڕۆسم ئەم کوڕی کە ئێستا نەوەی نوێیە لەگەڵ یەک دوو کەسی تری گۆڕانە لەگەڵ مەهدی فەتاحیوانە هاتوون بۆ لامان بۆ ئەوێ بەیەکەوە دانیش ئێساس بەگەیان بڵاو ئەها ئارام مەحموود ئەمەوە چێ ولات بازاڕیە ئەوە شەرم ناکەن بەڕاستی ئەوە عیب ناکەن کاکە پس چیکەن ئێوە تەواون یعنی ئێوە ئارام مەحموود ناسن ئەوەندە کاڵ بەڕاستی ئێوە بخەجاڵەتی بکێشن بۆ قسانە من 10 ساڵ بەبێ ئەوەی وەکو ڕێباز و وەکو عەلی حەمەساڵە وەکو شا عەبدوڵڵا خۆم کەم بە ملیۆنەر من پشتیوانی ئێوەم کردووە هەموو شەڕەکان من کردومە چۆن ئێوەم وا بەکان و کوڵایی ڕێبازەکان و دەربازەکان دزی بکەن و ئارام مەحمەدەوە دابنیشێ بە باڵایانە هەڵڵا یانریتان بۆ بڵێم ئێوە دزیکەن و گەنەخۆری بکەن و هەچێ بکەن ئارام مەحمەد هەر بڵێ بژی گۆڕان ئەوە ئیشی من نییە کاکە ئەوە ئیشی کۆیلەیە ئەوە ئیشی ئەو کەسانەیە کە بۆ پارە تێکۆشن من ئەگەر خۆم بفرۆشم بە یەکێتی و فڵان و فیسار و شاسوار و ئارەم بابەتانە هەر بەم گۆڕانە خۆمە فرۆشت هەر لەگەڵ گردەکەیە دا ئەنیشتم ماگانە موچەی خۆم وەرەگرت ژوورێکم وەرەگرت ئەهاتمۆ سێمانی لەگەڵ چیا و نیما ئەوانە دا ئەنیشتم بەخەی هەمووتان تواناییم هەیە لە گردەکەەوە هاوارمە کرد ئەی گۆڕین بە درۆ بەس خۆ دەوڵەمەندکردنیش کەواتە ئەگەر ئینسانێکی شەریف لە ناوتانە هەڵەکەوێ هەوڵ مەدەن بە هەمووتان لە ناوی برن و تێشی بشێرن چونکە ناتوانن چۆن خوار ڕاستە حەقیقەتیش ئاوا ڕاستە و حەقیقەتیش هەر دەرەکەوێ دڵنیا بن لەوە ئەوە تەنها نمونەیەک بوو لەو ئیفلاسانەی کە نایەن شەڕی فکریم لەگەڵاکەن نایەن شەڕی سیاسیکەن یان شەڕ گوێن و سوکایەتی بێحورمەتی عیبە بەڕاستی کاکە من دڵنیام لەوە هەموو ئەوانەی کە لەو گردەیە ئەو جوێنانە بە ئێمادەن هەمووی سەر بە دەستگای پاراستن و زانیاری ئەوانەیە بۆ بێحورمەتکردنی زیاتری گۆڕان دائەنیشن پەلاماری ئارام مەحمەدەکان و عەبدوڵڵای مەلانووریەکان و فڵان و فیسارەکان ئەدەن هەمووی بە بەرنامە ئەو کاراکەن هەموو ئەوانەی کە بە ڕسمی نێو شام سەفاوە بە لۆگۆی گۆڕانەوە گوێن بەمانە ئەدەن گوێن بە ئێمە ئەدەن هەمووی پیاوی دەستگاسی خوڕیەکانە ئەو گەنجانە زۆربەیان پیاوی دەستگای زانیاریە پیاوی لاهورە پیاوی فڵان و فیسارەکانە بە پارە یەن ئەو کارە ناکەن بۆ ئەوەی کە ئەوەندەی کە گۆڕان سوکەن و یەکێتی و پارتی لە ڕێگەی ئەم گۆڕانانەوە بێن ئێمە بشکێن یان بێحورمەتیمان پێ بکەن کە خەیاڵان خاوە بەڕاستی باشە هەمووتان ئەو ڕاستی ئەزانن عەزیزان با ئەو تەسبیحش بێنم خۆش تۆزێک و ئەمام جەلالە تەسبیحم بەدەستەوە بێ خۆ خەڵکی کورد تااقەتی قەڵەمی نییە نەوەڵا بە تەسبیحەوە باشە خۆشەویستان تا هەمووتان ئەزانن هەتا کۆتایی هەڵبژاردنەکان یعنی ئاخری هەڵبژاردنەکان من پشتیوان لە بزوتەوەی گۆڕان کردووە لە کاتێکیشە ئەمزانی کە ئەم بزوتەوە بەرەو شوێچی ئەمزانی کە گۆڕان خەریکە وێرانە بێ بەڕاستی ئەمزانی کە ئەمانە ئەیانەوێت چی بکەن ئەمزانی کە کۆمەڵێ مناڵەورتکە دوای کۆمەڵێک پیر و پەکەوتە کەوتون لەو گردەیە ئەمانە هیچ شتێک نازانن سوکایەتی و تەخین و بێحورمەتی و مشکاندن نەبێ و ئەمزانی کە گردەکە بووە بە کۆمپانیای فشە کۆمپانیای فشەش بووە بە کۆمپانیای بۆ پارەپیاکردن بۆ پارە و پۆست بۆ هیچێکی تر نییە من هەموو ئەمانەم ئەزانی بەڵام دیسان لەبەر حورمەتی خۆم و لەبەر حورمەتی کۆمەڵی هاوڕێ من پشتیوانی ئەو بسوتەیەم کرد هەتا کاتی هەڵبژاردنەکە هەمووتان ئەزان یعنی مانگی 9 2008 لە کاتێکە لەو سەردەمانە بابەتم بڵاو کردو لەسەر ئەم قەزەی ڤیدیۆیە وتمە من بڵاو یەکەمەوە چونکە ئێوە خەریکن ئەو بسوتەیە لە ناوە بن قسەی کاژنۆشیوام سەفا نەبێ ئێوە تووشی هیچ شتێک نابن ئێوە هەموو ڕۆژێ سەد تفتان لێکن بە خیاڵتان نایە بەڵام کاژنۆشیوام سەفا قسە بکە ئێوە ئاواتان لێ کە ڤیدیۆکەم بڵاو کردەوە چۆن ئاوا ڕسوا بوون لە ئاسی کوردستانە جا ئەمە مێژووکەش درێژ ئەبێتەوە بۆ چەند ساڵێکی تر بۆ شارەزاییتە ئەمە زیاتر لە سەدان هەزارکە دەنگی بەم بزوتەوەیە داوە بەدەیان و سەدان هەزار ئینسان خۆبەخش هەساوە لەم بزوتەوەیە کاری کردووە دەنگی بۆ کۆ کردوتەوە زەحمەتی بۆ کێشاوە دوایی ئەمانە ئاوایان لێکرد تا ئێرە هێنامان لە دوایە کە ڕەخنەمان هەبوو کە هەوڵماندا نەهێڵن ئەم بزوتەوەیە هەڕاشکن نەهێڵن بیفرۆشن نەهێڵن بەلا ڕێیا برن ئەوان وەڵامیان نەدایەوە
کەوتە تەخوین چکە باسمان کرد کاکە پارتی دکتۆر یوسفەکان چیان کرد لەگەڵ پارتیا یاسای سەرۆکایەتی هەڵپەساندنەکەی چون بۆ بەغا بۆ دەنگدان بە فواد حسین پارەوەگرتن لە ڕێگەی فواد لە ڕێگەی نەشیرەڤان بازرێ پاریان وەگرتووە هەموو ئەمانە لە کاتی خۆیان باسی کرد بەڵام ئەم بچووتەوەیە بە هیچ جۆرێ گوێی لە هیچ کەسێک نەگرت تەنها ملی خۆی ئاوا لێ کرد لە گردەکەیە کۆڵێ مناڵەوتکیان بەردە ژیانی خەڵک بۆ جوێندان سوکایەتی ئەم بابەتانە باشە ئێستا کێشەی من ئەوە نییە کە بچووتەوەی گۆڕان یان ئەم گۆڕانی گردەکە چونکە عەزیزان ئەم قسەی من هەموو بەحسەکەی من لەسەر بچووتەوەی گۆڕان نییە لەسەر گۆڕانی گردەکەیە تکایە گۆڕانی گردەکە جیایە لەگەڵ بچووتەوەی گۆڕانە من داوا لە هەموو دەنگدەرانی بچووتەوەی گۆڕان لە خەڵکی کوردستان لە سیاسەکان لەمانە ئەەکەم گۆڕانی گردەکە لە دوو قەوسا جیا بکەنەوە لە بچووتەوەی گۆڕانێکی نەوشیروانی چونکە ئەم گۆڕانی گردە ڕەبتی بە بچووتەوەی گۆڕانەوە نییە ئەم گۆڕانە تەنها کاڵایە کاڵا ئەفرۆشێ ئەکرێ ئەواکە لەبەرەوە ڕووی تەواوی قسەکانی من لە گۆڕانی گردەکەیە نەک ئەو بچووتەوەی کە ئێمە تێکۆشانمان بۆ کرد و ڕەنجمان بۆ دابڕاستی ئێستا کێشەی من ئەوە نییە کە ئەم گۆڕانی گردە وەکو یەکێتی و پارتی بیرکاتەوە بەڕاستی من زۆر پێم خۆش بوو کە ئەم گۆڕانی گردە ئەمەندە لانیکەم تۆزە ئیعتیباریان هەبوایە کە وەکو یەکێتیەکان و پارتەکان بیریان کردایەتەوە کێشەی ئێمە ئەوەیە کە ئەمانە لەوانشان تێپەڕاندووە بەڕاستی آخر پیان بەڕاستی تووشی شۆکە بێ کاتێ ئەبینێ کە ئەمانەی ڕۆژگارە کۆمەڵی ئیدعایان هەبووە ئێستا یەکێتی و پارتی دەم پاکترن یەکێتی و پارتی بە جۆرێکی ترن بەڕاستی ئەمە کارەساتە قرار نەبوو ئەم بچووتەوەیە ئاوای لێبێ کە ئێستا ئاوای لێ هاتووە هەرچی سنوور هەیە بەزاندویانە بۆ دایک بۆ خوشک بۆ بنەماڵە بۆ بێحورمەتیکردن لە ڕاستیە داخی منیش ئەوەیە کە هەموو ئەمانە بە وێنەی نەوشام سەفاوە ئەکرێت بۆیە کە لەسەرەوە وتم من هەموو ئەوانە جێگەی گومان بۆ من و من دڵنیام لەوانە ئەموو هەمویان پیاوی پارتیوێکی تۆرە لەو گرەدانیشتون لەگەڵ پرۆپارتیەکانی ناو گۆڕانە کە ئێستا لەگەڵ پارتیە ئاوا بوون بەبرا ئەوانە ئەیانەوێ هەموو ئەو شتانی کە خەڵکی پەیدای کرد هەر هەمووی لەناوبەرن ئێستا لێرەوە من ئەچمە سەر مەسەلەی ئەو ڤیدیۆیی کە بڵاوم کردەوە تا کۆتایی ئەڕۆم لە کۆتاییشە بەحسێکی کورتی لەسەر ئەخوێنمەوە کە بەردەستمان هەیە لە نووسینەکەی مەریوانی بوران قانع و ئاراس فەتاح کە خۆم قەناعەتم پێیەتی بۆیە ئەخوێنمەوە یعنی نەقدە لە خودی کاگنۆشیوانیش بەڵام منش قەناعەتم پێیەتی و نەقدیشم لەو پیاوە هەیە بەڕەحمەت بێ کە مافی خۆمانە نەقد بڵێ چکە هیچ کەسێ لەسەر و ڕەخنەوە نییە عەزیزان چیرۆکی ئەم ڤیدیۆیە کاتێ کێشەکانی ناو بچووتەوەی گۆڕان گەورە بوو و لەو سەر و لەو ئانوساتا کە خانەی ڕاپەڕاندن خەریکی هەڵبژاردنیان نەکرد بۆ ئەم خانەیە یەکێ بە گەنجی تیاابێ یەکێ بە کشی تیاابێ ئەوەی تابێ پێشت نایەکتری بوو وەرحاڵ ئەو کاتە بەڵام وەرحاڵ ئەویان لێکرد بەکارم بەسەر ئەو درێژ دادڕێەوە نییە لەو کاتەیە کاگنۆشیوام سەفا پێشتر نامەیەکی نووسی بوو کە ئەگەر شتێکی وا بوو ئەوە پێویستە گەنجی تیاابێ و پێویستە ئافەتی تێدا بێ و پێویستە هەمووی کۆنیشتەکان و پیر و پەکەوتەکان نەبن ئەوەی کە چیاون ما پیاوەتن پیری پەکەوتە و نازانم خانەی نازانم چی ئەنە بابەتانە ئالۆ ساتانەیە کە من لەسەر خەت بووم بۆ ئەوەی کە ئەم بزووتەوە کێشەی تایە و ئەبڵای مەلانووری لەسەر داوای نێشیرەڤان بازانی دەرکرابوو لەوەی کە ببێ بەسەرۆکی فراکسیۆنەکەی گۆڕان بۆ پەرلەمان و عەلی حەمەدساڵحی دانابوو لەبەرەوەی کە دەستکە گوڵی پارتی ناو بچووتەوەی گۆڕانە ئەویان دانا خسیانە شوێنەکەی لەسەر داوای نێشیرەڤان بازانی لەو کاتا ئیتر سەرەتا من بێ ئاگا بووم لەوەی کە ئەوانە یعنی چیا و نما من هەموو ڕۆژی قسەم لەگەڵاکردن و لەگەڵ زۆری لە گۆڕانەکانە و ئاڵ و گۆڕ و ئالم بابەتانەیە کە من دژی ئەوە بووم ئەمیس ئەو نامەی کاگنۆشیوام سەفا نردوێتی بۆ جۆرە هەڵبژاردنەکان بکرێ بۆ هەم عومەری سەیعەلیە و هەم خانەیە و هەم هەشت ناویشی ناوانەی ئەلەم بابەتانە بەڵام کوڕانی کاگنۆشیوام سەفا زۆر بە شدت دژی ئەو جەماعەتە بوون هەر ئەیان و کۆنە جەلالیەکان هەر ئەیانوت ئەوانە هەمووی پیر و پەکەوتن هەر ئەیان و فڵان و فیسەر ئەلەم بابەتانە دوایی تێگەیشتم کە شەڕی ئەمان شەڕە لەگەڵ عوسمانی حاجی مەحمووە لە حەقیقەتە یعنی گرێی ئەمان لەسەرکردایەتی بزووتەوەی گۆڕانە عوسمانی حاجی مەحموو فڵان و فیسارەکان بوو کە بۆیە کە نامەکەی باوکی یا نامەکەی کاگنۆشیوان
هەموویان خرانە ئەولاوە وەکە حسابی سەر ئەمانە نەکرد هەر کە عوسمانی حاجی مەحموود لە گردەکە چووە خوارەوە وازی هێنا ئیتر نەنما نەچیا نە ئەم بابەتانە واتە ئەوەی کە بە بنەماڵی کرا بە هیچ جۆرە بوویان مۆزوع نەبوو خانەی ڕاپەڕاندن چیتایە با کامەری سێ عەلی بێ با جەلال بێ جەوهەر بێ با نازانم فڵانە فیسارەکان بێ گرنگ ئەوان ئەیانویست بە هەر جۆرە بێ عوسمانی حاجی مەحموود ئەوانە لە گردەکە بشنە خوارەوە ئەگینا من وەمەزانی ئەمانە یعنی ئەها چونکە من سیاسەت بەڕاستگۆیی یەکەم وەمەزانی بەڕاستی چیا و نما و ئەم گروپەی ماڵکاک نەوشیوان و ئەوانە ڕاستیەکەی ئەیانەوێ بەڕاستی خانەیەکە بێ کە گەنج بێ نەک ئەم پیر و پەکەوتانە بەڕاستی هەر خۆشیان نابوو خانەی پیران و خانەی کەفتەکاران و خانەی قەڵخنەکان و چوزانم ئێکسپایرەکان و ئاران بابەتانە بەس کە عوسمانی حاجی مەحموود گردەکەی بەجێهێشت ئەو کاتە هەموو ئەوانەی کە بوون بەگوێ لە مستی کوڕەکانی نەوشیوان سەفا و هەر هەموو ئەمانە کۆتایی پێهات و ئێستا لەو کاتەوە هیچ کێشەیەک لە بینی ئەوان و لە بینی جڤاتەکە و نیشتیمانی و جڤاتی گشتی و خانە ڕەبەنەوە هیچی نەماوە بۆیە ئەو کاتە من دژی ئەمانە بووم ومن پشتیوانی سەرسەختی چیا و نما و ئەوانەمە کرد و مام ئەزانی ئەمانە دوای پارە ناکەون و ڕێزی باوکیان و نامەکە ئەگرن و بەڕاستی کێشەکان لەسەر ئەوەیە کە ئەم خانەیە هەم گەنجی تێدا بێ هەم ژن واتە بەگوێی نامەکەی کاک نەوشیروان سەفا بکەن بەڵام وردەوردە بۆم ڕوون بوو کە ئەمانە فێڵە بەڕاستی ئەمانە فێڵەکەن بۆم دەرکەوت وەکو پێشوتوتم کە لێشی لەوان بازانی عەبدوڵای مەلانووری لاداوە و لە ڕێگەی مستەفای سێ قادریشەوە ئەم کارە کراوە و عەلی حەمە ساڵح لەسەر داوای پارتی کراوە بەمەی کە ئێستا هەیە ئێستا دانیشتووە لە بینی هێمنە هەورامی و لە بینی ئومێد خۆشناوە یا لە دیوەخانەکەی ئەوانە هەم چاژێڕێ هەم پێڵایان بۆ بۆیاخەکە ئێستا کاسبی عەلی حەمە ساڵح تەنها بۆ بە پێڵاو بۆیاکردن بۆ ئومێد خۆشناوە و بۆ هێمنە هەورامی و لە دیوەخانەکەی ئەوانیشە چاژێڕێت جا لەو سەردەمانە چیا و نما و ئەمانە هەرچی گەرمیانی بۆیە ڕقیان لێ بوو وایە نەزانی هەمووی پیاوی عوسمانی حاجی مەحموود باش بوو من پێنجێنی بووم ڕقیشان لە عەبدوڵڵا و هەر بەهی ئەویان نەزانی کە وایش نەبوو لە حەقیقەتە یعنی هەر کەسێک گەرمیانی بۆیە ئەمان دووریانە خستەوە خەشیە و کەلار و کفری و فڵان و فیشانە بۆیە ئەیانە بەخوا من جەماعەتەکەی عوسمانە بە ساقەم با دوورکەوێتەوە ئاوا ئیشەکەیان درێژێک پێدا کارەکەن ئاوا کرد پێیان ئاسایی بوو پیان ئاسایی بوو کە خەڵک لە گردەکە پارتی بێ یا یەکێتی بێ بەڵام لەگەڵ عوسمان و قادری حاجی عەلی و فڵانە فیسار و ئەلەم بابەتانە نەبێت باشە ئەم وردەکاریانە من قەت باسم نەکردو لە ڕاستیە بەڵام ئێستا کە کاتی هاتەوە وردە ئینسان ئەتوانێت حەقیقەتەکان بۆ مێژوو و بۆ خەڵکی کوردستان بگرێت کاتێکە وەکو وتم کە عوسمان و ئەوان گردەکەیان بەجێهێشت ئیتر ئەمان کێشەیان نەما هەر ئەو کاتێکە چیا بە ئاشکراوتی گردەکە هیم بەناوی منەوەیە مێدیاکەی بەناوی منەوەیە تەلەڤیزیۆن و کێنێن و کۆمپانیای ئەمانە کۆمپانیای فشە بەناوی منەوەیە وتی هەموو ئەمانە بەناوی خۆمەوەیە کەواتە گۆڕان منم یعنی گۆڕان بوو بە مڵکایەتی تایبەت جا ئەو کەسانەی کە ئێستا لە گردەکە دانیش ئەوەمە ئاساییە ئەبێ بۆ پارتیش ئاسایی بێ ئەبێ بۆ مەنسوور و مەسئولیش ئاسایی بێ ئەگەر ئەبێ بۆ قوبا تاڵەبانی و پاڤێژ ئاسایی بێ ئەگەر ئەم سامانەی بزوتەوەی گۆڕان بۆ کوڕانی نەوشیروان سەفا بێ ئەبێ بۆ ئەوانش بڵێن دەستان خۆش بێ کە بردووتانە ئینا یەک زەڕە جیاوازی نییە هەمووی مورشی خەڵکە هەمووی سامانی خەڵکە بەڕاست ئەوە بوو بە هەزاران هەسوڕاوی گۆڕان وازی هێنا چووە ماڵەوە بۆ خۆی دانیشت دوورکەوتەوە وازی لە هەموو شتێک هێنا باش لەو سەردەمانە من علاقەم لەگەڵ کوڕانی نەوشیروان سەفا بە تایبەتی نما علاقەیەکی زۆر خۆشمان بوو بەڕاستی دائما 40 دقیقە 50 دقیقە قسەمانە کرد زۆر ڕێز و ئیحترام لە بینمانە هەبوو بەڕاستی من خۆش پێویستم لەبەرەوەی کە کوڕی کاک نەوشیروان نەمزانی پارە سامان ئاغایەتی قاچنە سەر قاچ کۆمەڵێ مەسیل هەڵگرن و چۆرە لە دەورا بێ ئەو کا بە حەزەتی فیرعەون شوزان حەزەتی فیرعەونێکی ئێرازان باشە کاک ئەو کابەوە من ئەوم نازانم زۆر جار کە قسەمانە کرد ئاگام لێ بوو دەنگی منیان نا بە دەرەوە هەمویان گوێیان لێگرە مە کاک نەوشیروان سەفا دوجار وتی کاکە نما وتی خۆی ماوە لە ژیانەکە کە من تۆ ناکەم ئێستا بە باسی یەکەم وتی باوەڕ کاگاران باوکم نامێ باوکم جگەر لە نامەکە بە ڤیدۆیش لە لامە کە لە ماڵەوە هەموو شتەکانیمان ڕێکۆڵ کردەوە بۆ مێژوو و هەموو ئەمانە ئەرشیفەکەی ئەو 2 ساڵی کە نەخۆش بووە لەگەڵ چیا قسێکردو چۆن بۆ چۆن نەبووە هەموو ئەمانەمان لەلایەوە ئەوی ژوتێتی کام خانەیە کە دروستیەکە نەبێ نایەکی تری هەیە بەڕاستی بەڵام بە هەر حاڵ من هەروە دەم ڕاهاتۆ کێشەی نێ ناوەکەی بێ ئەو ڕابەتەکە دروستیەکەن ئەبێ گەنجی تای بەژی تای بەڵام بەجێ باکیشم ناکەن و ئەمانە ئەمن و ئەون و ئەون بۆ ئەوەی کە قەناعەت بە من بکە کە کاک نەوشیروان سەفاش ڕێی وەکو ئارام ئەحمەد وایە
ئەو ڤیدۆیە خۆی کردی بە دوو کەتەوە ئەوە بە قسەی ئەو لەگەڵ مامۆستا جەمال قساکە چونکە من خەبەرم هەیە چەندین جار مامۆستا جەمال سکرتێری جڤات هەوڵی دابوو لەگەڵ کاگنێشوان سەفا قسە بکە کاگنێشوان ڕەفزی کردبوو نێستی لەگەڵاکە لەبەرەوەی کە لە ئەدای بژوتەوە کە ڕازی نەبوو دوجار ئەم قسەیان لەگەڵاکە ئەمە ئەم بەشە من نەمچڕیوە من دەستکاریم نەکردووە خوا ئەزانە و مێژوی ئەزانێ نما خۆی کردوێتی و ئەو بەشەی بۆ من نادووە ئەوان ئەتوانن هەمووی بڵاوکەنەوە کاکە خۆ لای خۆیانە پێشەکەی دواکەی لەگەڵ چیا قسەکە حتمما ناوی هێناوە با بڵاوی کاتەوە کاکە وزانین کێ ڕاستەکە لە ڕاستیە بۆ خۆیان کردەوە بە کەڕەی شەربەت و هەر خەریکی درۆ پێچانەوە بوون و ڤیدۆکەیان بڵاو نەکردەوە بیان تا ئارا مەحمەد درۆکەوە ڤیدۆکەی لەگەڵ فڵان قساکە بەربوون هەروکو خۆی زانام ئەتوانێت لەو شوێنە کەکسەکانی کردەوە بەو گۆچانەوە لەسەر ئەو جێگایە بەڵام ناتوانن لەبەر ئەوەی کە من وتم ڕاستی بوو لە حەقیقەت بۆیە ئەو ڤیدۆی بۆ ناردم تا قەناعەت بە من بکە کە کاگنێشیوانیش ڕێی وا بووە لەسەر بزوتەوەی گۆڕان ئەویش بەڕاستی لە بزوتەوەی گۆڕان عاجز بووە ئەویش لەم بزوتەوەیە دڵی یەشاوە ئەویش لەمانە نیگەرانە لە ئەداکەی نیگەرانە ئەڵێ خەریکە پارتی و یەکێتی سوال کۆڵمانە بن کاکە ژیان لە ئەمانە قسە و باسەکان من کە بەڕاستی ڤیدۆکەم بینی زۆر نیگەران بوو بۆ حاڵەوە من قسەم لەگەڵ کاگنێشوان کردبوو بەڵام بە هیچ جۆرێک نەبینیوە من کاگنێشیوان نەچوومەتە ماڵی نەبینیومە نەسەدای بوو نەهیچ شتێک بەس بە قسە قسەم لەگەڵا کردووە کە ئەو ڤیدۆیەم بینی بۆ حاڵەوە زۆر نیگەران بوو نیگەران بوو لەوەی کە ئەو پیاوە ئەو هەموو زەحمەتەی کێشا دوای چۆن لە بەگۆچانێکەوە لەوێ دانیشتووە هێشتا ئەو زوجەردانی گردەکە ئاوایان لێ کردو لەو کابرا بەتەمەنە باشە هێشتا ئەم نیگەرانە لەم هەموو پارەپەرست و پۆستپەرست و فاسدی گردەکە بەڕاستی و هەر ئەمانەش ڕاوێنناوە بۆ گردەکە بۆ ڕاوێنناوە لە گردەکەەوە بۆ لەندە بۆیە بەو جۆرە کە بێئومێدە کە دڵشکاوە کە بڕوای بە هیچ نەماوە و ئەو 2 ساڵێکی کە لە بەریتانیا بوو هیچی نەوت پارتی و مێدیاکەی پارتی و دادگاکەی لە ماوەی ئەو 2 ساڵەیە هەچی بێحورمەتی بە کاگنێشوانیان کرد باشە یان بە دادگا هیچ نەما پێی نەکەن بەڵام یەک کەس لە گۆڕانە قسەی نەکرد یەک کەس لە ئاخرە قاڵی حاجی عەلی مقابلەیەکی کردبوو ئەجینا یەک کەسێک دیفاعی دەو کاگنێشوان سەفایان نەکرد ئەم ئارا مەحمەوە نەبێت کوڕەکانیشی ئەزانن هەموو ئەو ڕەفیقانە ئەزانن کە تەنها من شەڕی پارتی و بنەماڵی بازانین نۆکەرەکانیم کرد لەسەر ئەو کابرایە بەڵام دوجار بەداخەوە ئاوا دەچوو کە دەچوو ئەوە بوو کە بینیمان بەڕاستی بەداخەوە یەک کەس لەمانە ورتیان لێوە نەهات دیفاعیان لەو پیاوە نەکرد تومەس ئەمانە خواخوان نوێژان سەفا بمرێ بۆ دەست بەسەر هەموو شتێکا بگرن دوو کوڕە لەوێن ئەڵێ گردەکە بۆ تۆ پارە بۆ تۆ کێشە نیە هێش بەسەر ئێوە پارە بۆ خۆمان پێیاکەین خۆ ئەوانەی کە ئێستا لە گردەکەن دوای نماو چیاکوتنش ئەوانە خۆش نایە کاکە هەموو ئەمانە چەورە و مۆرن بۆ پۆست و بۆ پارە بۆ ئاگاداریتان ئەوە نییە بڵێ وەڵامە کوڕێکی کاکەنەوە و چی ئالەم بابەتانە نییە هەمووی بۆ پۆست و پارەیە یەک کەسێک نییە ئەمڕۆ دیفاع لە گۆڕان لەو گۆڕانی گردە بکە ئەگەر مەسەلە پارە نەبێت مەسەلە پۆست نەبێت بڕواتان هەبێ نییە باشە بۆیە ئەم قاچاقچیانە حەزیشیانە کاگنێشوان سەفا هەر نەبێنێ بمرێ بەس بۆ ئەوەی کە خۆیان لێ هەمەکارە بن چون کاگنێشوان بمایە ڕێگەی لە کۆمەڵی مەواسە ئەکرد بەڕاستی بۆیە کە ئەوان بوونە خەوانی گرد و ئەوە ئێستش کۆمەڵی خەڵک پێیا بوون لە گردەکەی ئەو سەریان گرتووە و دانیشتن لە خۆیانەوە ئەبن بە پیاوی پارتی پارە پێیاکەن دزیەکەن فەسادیەکەن تەکلیف لە ژنەکەن لە گردەکە یعنی ئەو گردە هیچ شتێکی جوانیتیان نەمەوە بەڕاستی یعنی من ئەگەر دەسەڵاتم نەبێ گۆڕەکەی کاگنێشیوان ئەگرێزمەوە لەو گردەیە چونکە ئەو گردە ئیتر شایانی ئەوە نییە گۆڕی نەوشەوە سەفای تیا بێ ئەبێ ئەو پیاوە لەوێن لابن لە حەقیقەتە چونکە ئەو شوێنە ئیتر بەڕاستی بەمانای کەلیمە زەرد بووە زەرد یعنی قیهێنی نەماوە ڕەونەقی نەماوە کاکە پێویستە لا ببرێ ئەبێ تەرمی کاگنێشوان سەفا بگرێتەوە بۆ شوێنێکی پاک بۆ شوێنێکی جوان لە حەقیقەتە نەک لەو گردا بمێتەنە ئەو هەموو چەورە و چەق و کێش و لاک و دوو جوێ فرۆشەیە بەڕاستی عیبە کابرا لا مووەکە بە سەرخۆشیە چێ بۆ لای گۆڕی کاگنێشوان سەفا الفاتحە بابە تۆ فولی بە قوربانی بە تۆ فولی لە ئارەقە فاتحەی چی سەر گۆڕی ئەو کابرایە خوێنی برای من تۆ تەواوی ئاوایە ئێستا بەڵێ عەزیزە بۆ مێژووە لەم ڤیدۆکە لەندەنە ماڵەکە ماڵی کاگنێشوان خۆیەتی ئەو دەرگایە دەرگای خۆیەتی و بە ئاشکرا نما گرتوێتی بە جیوە نەگیراوە چونکە کارێکی زۆر باشیشی کردووە نماوچیە کە لە ماوەی ئەو 2 ساڵە کاگنێشیوان چی کردی بێ چی نووسی بێ هەموویان لای خۆیان یادداشت کردووە ئەمە نە جاسووسیە نە عیبە نە ئارە نە شورەیە پیاوێکە 60-70 ساڵ تێکۆشانی هەبووە هەیە ئەبێ ئەو 2 ساڵی تەمەنیشی بزانێ کە چی کردووە ئەو کابرایە چی وتووە ڕائەکانی چۆن بووە بیر و باوەڕەکەی چۆن بووە
هو ئەم ڤیدۆیە ئەگەر دیقەتی لێ بدەن ئەو کامێرەیە لە پەنایەتی یعنی نزیکە یەک مەتریش نابێت کە لە پەنایەتی کاکیجا لە ئاخر و ئۆخری تەمەنی کاک نەشوانیشا چیاونمە هەمیشە لەگەڵ یابوون لێ دوور نەکەوتۆ بەڕاستی لەبەر ئەوەیە ئەو ڤیدۆیە هیچ شتێکی نهێنیتیان نییە و بابەتی شخصی نییە و بابەتی بۆ نمونە ئەخلاقی نییە و بابەتی پەیوەندی چازانم ئەملا ئەولا نییە بەڵکو بابەتێکە قسە و باسە لەسەر ئەدای بزوتەوەی گۆڕان کە پەیوەندی بە هەمومانەوە هەیە و ئەو قسانەی کاک نەوشیروان پەیوەندی بە هەمومانەوە هەیە و ئەوە مێژووی هەمومانە بەڕاستی لەبەرەوە شتێکی نهێنی نییە تا بیشانیتەوە ئەبوایە خودی گۆڕان خۆی بڵاوی کردایەتەوە دڵنیان دێن ڤیدۆی وای هەیە بەڵام کوڕەکانی شادویانەتەوە بۆی دەبەسەر هەموو شتێکا بگرن باشە شتی کەسی نییە لە حقەتە دانیشتنەکەی گۆچانەکەی قسەکردنەکەی ڕوونە بۆ هەموو لایەک بۆ کەسی ئەگەر بازرگان نەبێ بۆ کەسی ئەگەر ویژدانی هەبێ دەزانێت و گومانیشم نییە کە هەموو سەرانی گۆڕان لە عومەری سەی عەلیەوە هەتا هەمویان ڤیدۆکەیان بینیوە وتأكيد دەزانن کە ئەو ڤیدۆیە کاک نەوشیروان لەگەڵ بزوتەوەی گۆڕانێتی بەڵام ویستیان پاسا بێنەوە سەرکەوتون دەبوون شکستیان خوارد بۆیە ئەو دوو کوڕەی تەواوی ئەو دوو ساڵیان تۆما کردو لای خۆیان و ئەرشیفیان کردووە و ئەمە هیچ پەیوەندێکی بە بێڕێزیکردن و جاسوسیکردن و ئەم بابەتانەوە نیە لای خەدا ئەستا کاریشی زۆر باشیان کردووە بۆچی عەلی حەمەد ساڵح ئەڵێ ئەوەی ڤیدۆی گرت جاسوسە کوڕی خۆیەتی جاسوسی کاکە مێژوویەکی هەیە و کابرایە با تۆماری کات بمێنێ بزانێکی مەسەلەکان چییە تا بزانین نظری ئەم کارەسەر کۆشتەکان چییە ئەمە ئەوەیە بەڵام بەداخەوە ئێستا ئەو شتەی کە ئەمڕۆ نەسەڵاتی کاک نەوشیروان دژی بزوتەوەی گۆڕان بێ ئەم گۆڕانە بێ ئەوە ئیشارنەوە بۆ ئەوەی کەس نەیبینێ عەزیزان ئەمە عیبە ئەمە فێڵ لە کاک نەوشیروان بەڕاستی کاتێک کاک نەوشیروان ئەڵێ منیش بێ ئومێد بووم واتە لە گۆڕان بێ ئومێد بووە کاتی ئەڵێ ئێوە پاشقل لە یەکەگرن وات یەکتر ئەشکێنن ئەوە بە بزوتەوەی بەم گۆڕانە ئەڵێ کاتی ئەڵێ پارتی و حیزبەکانی ترتان والێ کردووە خەریکە سوای ملمانە بن بە گۆڕان ئەڵێ و قەسی پارتی وێکێتیە ئادەی پارتی و حیزبەکانی تر چییە کاک نەوشیروان سەفاوە ئاڵێ زەحمەت نەبێ ئەگەر لەگەڵ شێتی چۆن شیوا بێکا دەی ئەگەر لەگەڵ شێتی قسەیەکە کاک نەوشیروان ئەڵێ پارتی و کام حیزب سوا سەرمانە بن پارتی و گۆڕان هو على كاك نەوشیروان كاك عيبه يعني كاك نەوشیروان بە قسەی ئەمانە لەگەڵ لەشێتیا قسەیەکە ئەڵێ پارتی و حیزبەکانی کە سوحەیە سا ملمانە بن واتە پارتی گۆڕانەکەی خۆی عیبە کاک یەکێتی لەگەڵ پارتی برا بەشە و کاک نەوشیروان خەمی بزوتەوەکەی خۆیەتی و ئێسەیش داوا لە نماکەم ئەو ڤیدۆیە بڵاو کاتەوە ئەو ڤیدۆیە هەمووی بڵاو کاتەوە ئەم سەر تا ئەو سەری نەک ئەو بەشەی کە بۆ منی ناردۆ چۆ ئەوی بڵاو کردوتەوە بەرۆگەی کێنێنەوە بڵاوی کەرەوە کاکی من بڵاوی کەرەوە بڵێ ئەمە ڕێی باوکمە تەواو بۆیە عەزیزان پرسیار لە ئێوەکەم کاتێک کاک نەوشیروان ئەڵێ پارتی و حیزبەکانی تر خەریکە سوا ملمانە بن قەسی پارتی و کام حیزبە جگە لە یەکێتی کۆمەڵ یەکگرت و حەسد جاتخوا لە سوا ملی ئێمە بوون یەکێتی و پارتی سوا ملمان بوون بۆیە عەزیزان کێشەکەیش حتا مەسەلەی دانوستان و بێنەوبەرەوە ئەمانە زۆر کەس باسیەکە دانوستاندن هەر بۆ ڕێکوتن هەر هەیە و ئەلەم بابەتانە لەسەر باشە ببورن تۆزێک کێشە هاتە پێشەوە دانکەم بڕا نیوەی قسە و باسەکان بەداخەوە کە ئەوەی لێ هات بەهەرحاڵ من سمۆسا قسە و باسەکانی خۆم و بۆی کە کاتەکەتان زۆر نەگرم خۆشەویستم لێوە قسە و باسەکەم دەستی پێ مابوو تەواویکەم کە کاتێک کە دکتۆر یوسف و ئەوان دەرکران کاک نەوشیروان مستەفا داوای کشانەوەی لە حکوومەت کرد و بە هیچ جۆرە قەنەعەتی پێ نەما و هەر لەسەر ئەو بنەمایشە کە کاک نەوشیروان ئەگەر بمایە لە ژیانە هیچ کاتێ نەئەچۆ ناوی حکوومەتی ئێستای پارتیەوە بەڕاستی پاشان هەمووکتان ئەبێ ئەو ڕاستیە بزانن کە بەڵێ کاک نەوشیروان ناومێد بووە و هیوای بۆ قیادەی گۆڕانی ئێستا نەماوە هەتا هیوای بە بەشێک لە گەنجەکانیش نەماوە و بەرپرسیاری مێژوویشی کردوون کە ئەمانە بۆ بزوتەوەی گۆڕان ئابۆ جۆرن ئەمانە هەمووی ڕاستیە و ڤیدۆکەیش وەکو وتم لای نمایە هیوادارم کە هەمووی وەکو خۆی بڵاوی کاتەوە بۆ مێژوو لە بەرەوەی ئەو قسانە قسەی کاک نەوشیروانە و نەعیبە و نەعارە خۆشەویستان کاتێک کە ڤیدۆکەم بڵاو کردەوە سەرانی گۆڕان و هەتا خواری خوارەوە هەمووی تووشی ئیستریا بوون بەڕاستی قەسم گۆڕانی گردەکەیە دەستیان کرد بە درۆ دەلەسە هەر یەکە لە ئاوازی ئەی خوێند عەلی کە بۆتە کەوچێک
مثلا کۆشکی هەموو کاسێکەوە علی حەمە ساڵحا بەپەلە پرۆزی هەر لە خۆی خێرا بەیاننامەیەکی نووسی و کۆمەڵە درۆی کرد بەیانیە لای کاک نەوشیروان بووی لە گردەکە و هەڵیساندی نەخەوتی ئەمە یەکێتی ئالم بابەتانە باش ئێوە تاکەی ئاوا درۆکەن بەڕاستی عیبە و ئەمە جاسووسێ بەبێ ئەوەی بزانێ مۆزوعەکان چییە باشە کوڕیشگە تۆ بەڕاستی شەرم ناکەی تۆ سەرکی سیری قەشکی پیازی تۆ چی کاکە عەلیجان تۆ چی کاکە ها تۆ چی بەت پێم بڵێ ئەگەر نەکبەتی گۆڕان و نەشان سەفا نەبێ تۆ لەناو پارتیا بوویت ئێستا زین چی بوو چی دەکرد کاکە ئومێد خۆشناویش نابووی بڕواتە مەگەر گسکری باە کاکە ئەمە چییە هەر کەسێک قسەکە توێتێتە جواب تۆ عیلاقەشێ کاکە کەی مۆزوعی توێ وتەبێژی گۆڕانی زمان حالی گۆڕانی تۆ قچی بڕۆ خەریکی چاکەی خۆ بە تێکە بۆ ئەمێر خۆشناو بۆ ئەمان هەق چیە بەسەر ئەوە لەگەڵ یەم نەوەرامیا بۆ خۆ دانیشە پارەی خۆ پیاکە کاکەشە تاق چییە بڕۆ هەر پێڵای خۆ جوتکە بۆ پارتی بۆ بنەماڵی بازایی تۆ نازانم بەڕاستی تۆ خۆنیەوە بەچی کاک دەممان مەکەنەوە لە ڕاستیە کاک من ئەوەی کە من ئەیکام هەمووی بۆ خەڵکە و لە پێناوی خەڵکایە کاکیشە من توانیم ئەم بەڕێژێ پێ ئێوە ڕاکێشم کە ئەوەندە بە ناوی کاگنۆشیوانەوە درۆ نەکەنیتر بەڕاستی ئەوە درۆ نەکەن بە ناوی کاگنۆشیوان باشە جاسوس ئەو کەسانەیە کە ئەچن بەنهێنی ئەین بە دەستگای زانیاری و پاراستن و ئادەم بابەتانە جایە بە پارە یا جاسوس یا موچیان هەیە کاکە بەڵام من خۆم بڵاوم کردوتەوە کاکیژیان ئەگەر کابرایشی خراپ بوومایە بەژێر ئەما بەلایەنم و هابڕۆ بڕای کردەوە بەڵام من خۆم لە سۆشیال میدیایا بڵاوم کردوتەوە بۆ ئەوەی هەموو کەسی ئەو ڕاستیە بزانێ کە ئەمە ڕای کاگنۆشیروانە لەسەر ئەم گۆڕانی ئێستا لەسەر ئەم قیادەی گۆڕانی ئێستا بەڕاستی دوایش بەخشکەی بابەتەکەی خۆی لا برد و لەم لاوە وشای عەبدوڵایش کۆمەڵێت تەشیر ڕست ئەویش جا من بەوە شێ دەبم هەمی دانیشێ ئەوەش ناوی کاگنۆشیوانە بە یەکسەر ئەوە بەیانیشێ کاگنۆشیوان باین کردین وڵای ئێوارەیە کاکەنەوە وتی دوێنێ کاکەنەوە وا هات نیوەڕۆکی کاکەنەوە وای کرد با بەم دۆدرەسی چی وڵا درۆکن هەمووتان شەرم ناکەنەوە کاک کە ڤیدۆکەم بڵاو کردەوە عەبدوڵای مەلانووری پیاوانە تاکیدی کردەوە کە بەڵێ ئەو ڤیدۆیە ڕاستە و لەگەڵ گۆڕانیەتی و لەو گزوتەوەی ناڕاستیە ئەندامێکی جڤاتی گشتیش کە من ڕقم لێتی ئەویش لە هاوڵاتە تاکی دەکاتەوە لەو ڤیدۆیە ڕاستە لەگەڵ گۆڕانیەتی بۆ کەوتەنە بەشێکی عەجیب و غەریب دکتۆر شیا عەباسیش کە چەند مانگ لە کاگنۆشیوان بووە لە بەریتانیا تاکیدی کردەوە کە بەڵێ کاگنۆشیوان ناومید و بێهیوا بووە ئەگە کاگنۆشیوان ئێستا لە ژیانە بمایە ئەم گۆڕانەی هەڵەوەشاندە باشە کاکە جا ئەم گۆڕانانە چۆن چیان کرد هەساون یەکەم جار کە بڵیان کردەوە کاکە لەگەڵ چێتێکێتی گەڕان ئەگەر باسی زیندویەکیان بکردایە بە نمونە پیان تا لەگە فلانە کەساکەیسە لە ژیانە ماوە قسەی کردووە تەمە کەسەکەی وڵا درۆکی من نەکردووە هەسان بیریان کردەوە چێ باشە مردوویەک باشە هەسا ئادم لە دەرهێنا لەبێت کابرا مردووە خۆ لە قەبلەکان ڕاست نابێت تۆ بڵێ وەڵام من قسەم لەگەڵ نەکردووە درۆکردن بەدەم مردووە ئاسانە کاک ئاسانترین شت ئەوەیە لەم دنیاە تۆ بەدەم مردووە درۆکیت ئەو یان هەڵبژێت بۆی پاساوی درۆکە بێن بەڵام نەیخوات بەڕاستی شکستیان خۆت کابرا ناتوانێت بە کفنەکەەوە بێت و بڵێ وەڵای کاکە مە قسەی وام نەکردووە زۆر کەس بە من ئەڵێ ئارام ئەحمە هەموو ڤیدۆکان بڵاو کەرەوە من ژەڵێم نماگیان هەموو ڤیدۆکان بڵاو کەرەوە خۆ عیب نییە کاک هەموو ڤیدۆکە بڵاو کەرەوە خۆ من لەو بگوتۆکە خۆ نەمچیوە خۆ چییە شتێکی عەجیبیش نییە بەڕاستی ئەی بۆ ناڵێ ئارام درۆکە ها دەبا بڵێ ئارام درۆکە و ئێمە ڤیدۆ هەلای نەچە بڵایشەکە تازە نایخوا ئەوەش ئێ خۆ من لە ژیانمە کاگنۆشیوان نەبینیوە لە ژیانما من ماڵی کاگنۆشیوان نەبینیوە کاک باشە ئەگەر ئێژەرێکی لەگەڵێکی قسەیەکە هەر فەرموو بڵاویکردنەوە با قسە بکەی نامشکل بێتی بڵایکردن لا متوانن ناتوان من یەک قسەکەم بۆ مێژوو بە هەموو لایەکتان ئەڵێم تو شەرەف و ویژدانتان عەزیزان تو ویژدانتان ئەگەر ئەو ڤیدۆیە کاگنۆشیوان بیوتایە من لە ئەدای بژوتەوەی گۆڕان ڕازیم و کارەکانیان زۆر باشن و بابڕۆن لەگەڵ پارتیا ڕێکەون و بابڕۆن پۆست وەرگن و خۆیان فرۆشن و ئەمانە زۆر مهمن و زۆر مهمە لەو کاتە ئەیان چی هەمویانیان و ئەی بژی ئارام ئەحمەد ئەوەتە کاکەنەوەیش دیفاعمان لێکە کێشە لەگەڵ پارتیا ڕێژە ناو حکومەتە ئەو کاتە هەمووتان تەنوو شەناسیان پێوە ئەو کاتە کاکە لەبەرەوەی ڤیدۆکە بە قازانشتانە بوو بەڵام ئێستا کە بە قازانشتان نییە کاگنۆشیوان کرشی قتانون پێتان ناخۆشە بەخوا پێتان عیب نەبووە جێتە بە کاگنۆشیوان سەفاش ئەیە بەس پێتان عیبە ناوێرن نا شامەتان نییە یا جێتان پێ ئەدا کاکە باباز من
ئەو کاتە ئەگەر بە باڵای ئێوەیە هەڵیایە هەمووتان دەستخۆشتان لە منە کرد بەڵام چونکە دژی ئێوە بووە و بەڕێژێ پێڕاکێشان و ڕسوای کردن و ماهیەتی دەرخستن کە ئێوە گۆڕانتان هەڕاش کردووە بۆیە تووشی هستیریا بوون بۆیە پێتان ناخۆش بوو لەبەرەوەی منیش بۆیە بڵاوم کردەوە بە هەموو خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان کاگنۆشوان ئەمە ڕێئەتی بامە بە گۆڕانەکانی ئێستا بەرامبەر بەم گۆڕانە ئەمە ڕائەکەیەتی کاک ئەم کاگنۆشەوە من تۆ ناومێت بووە کاگنۆشوان لەبەرەی ئێمەیە لەبەرەی ئەم زوو گەنەخۆر و گەندەڵانی گردەکەی نییە بەڕاستی کاگنۆشوان لەبەرەی گۆڕانخوازان و بزوتەوەی گۆڕانە نەک لە ئەم گۆڕانی گردەکە لە ڕاستیە بەخوا کاگنۆشوان لە ژێنە بمایە کوڕەکانی شایە بەشق لەو گردەیە هەزار شقی تێڵان سەر ڕقم بە لە ژێندا نەماوە بۆیە بەدەر لەوەی کە قسەکانی کاگنۆشوان سەفا زۆر حەقیقەتە دەبوایە گۆڕانەکانش پێیان خۆش بووە کە کاگنۆشوان ئەبینن و هەمویان خۆشیانەوێ چی ئالە بابەتانە ئەبوایە شانزیان بۆ ڤیدیۆ بکردایە نەک دامش ئاوا کاگانان بۆ بڵاوەکەیتەوە بۆ بڵاوینەکەمەوە کاکە ئەی بۆ بەیانێتە ئێوارە ئێوە باسی کاگنۆشیوانەکەن دەیەوێت ڕسمەکانیان لابن ڤیدیۆکانیان لابن ڤیدیۆ قسە باسەکانی لابن کاکە بۆ ئەوەی ئێوە ئەگەر بە قازانجی خۆتان بێ هەمووی بڵاوەکەنەوە بەڵام شتێ بەزەرەتان بێ هینی کاگنۆشیوانش بێ ئێوە هەر دژێ بن بۆ هونەرەکە لە چییە ناکرێت کەتا ئێوە خەمی هەریسەکەتانە بە قوربانە بن ئێوە بۆ ئەوە تێکۆشن چونکە کاگنۆشوان قسەکانی بە قازانجی ئێوە نییە بۆیە تووشی هستیریا بوون لە هەر چوار لەقەتاندا بە هەموو عالەمە بۆیە ئەوانەی کە ئێستا لە گردەکەن سەر لەبەریان داوای پارە و پۆستەکەن و بچووکترین پەیوەندیان بە ڕۆحی نەوشوام سەفا و بە ڕۆحی بچووتەوەی گۆڕانەوە نییە و کاگنۆشوام سەفا و بچووتەوەی گۆڕان لە ئەساسەوە لەمانە بێبەریە و گۆڕانی گردەکە ئێستا ڕەبتی بە کاگنۆشیوان و بە بچووتەوەی گۆڕانەوە نییە لە حەقەتە ئەبێ ئێوە جیایکەنەوە کاکەجیان تەواو ئەوان بۆیە ئەو ڤیدیۆیان پێ ناخۆش بوو بڵاویان تووشی هەزار پەلاماری منیان نا لەبەرەوەی کە ڤیدیۆکەم بڵاو کردەوە کفرنیان سپی کرد چونکە قسەی کاگنۆشوان بوو وەکو وتم ئەگەر هەموو کورد ئەو قسەی کاگنۆشوانی بکردایە بەقەدەر ئەوە قورسایی نەبوو کە خودی کاگنۆشوان سەفا قسەکانی کرد بەڕاستی بەقی ئەوە هێنی نابوو قورسایی نابوو چون کاگنۆشوان سەفا کردی ئەوان ئیتر تووشی نیگەرانی بوون تووشی قەلەق بوون تووشی هستیریا بوون نەیانزانی چی بکەن کێن ئەم درۆی کرد ئەم درۆی کرد ئەولا درۆی کرد هەمووی درۆیان کرد بەڕاستی لە بەرامبەر ئەوەیە هەزار تۆهمە پێچانەوە و قسە و قسەڵۆکانە هیچی نەیخوارد چونکە بۆ لەبەرەوەی من توانیم بە گۆچانەکەی نەوشوام سەفا بە قسەکانی نەوشوام سەفا بیسەر بێنم بۆ هەموو کورد کە گۆڕانی گردەکە ڕەبتیان بە گۆڕانەوە نییە ئەمانە کاسبی بە کاگنۆشوان سەفاواکەن بە ناوی کاگنۆشیوان و مێژی کاگنۆشیوانە پارە پێیاکەن بۆ یەکە بۆ ڤیدیۆیە ڕسوام کردن بەڕاستی بۆی ئەوان پێ ناخۆش بوو ڕسوام کردن بە مانای کەریمە دەستەکانیشی خۆش بێ کاگاڵا محەممەد زۆر شیکەشەیە هەمووی بە قۆناغ بڵاوەکەمەوە بڕواتان هەبێ یا ئاقلتانەکەم یان ئەو گرتان لێکم بە چەمی شۆرەک یان بە کوونە مشک نۆکراتی بۆ پاتی ناخوا کەکەم کورد و کرمانجی ئەمە فەلسەفەی ئاغا محەممەدە هەر کەسێ لە پاتی و لە یەکێتی نزیک بێتەوە من دژایەتی یەکەم نوری ئەو چاوانم بێت بە تایبەتی بنەماڵی بارزانی من دژایەتی یەکەم تەواو لەگەڵ پاتی ڕێکی نەیانی منیت منیش نەیارتم چەندە لە پاتی دووربی ئەوەندە دۆستی ئاغا محەممەد تەواو ئەمە ڕێی خۆمە کاک کەس ناتوانێت ئەمڕ لە بێشی من دەربێنە بەشی ناتوانم لەبەرەوە بوو کە هەموو کورد ئەو قسانەی کردایە قاچاقچیەکانی گردەکە بەخێران نا بەڵام کاکەنەوە کردی ڕسوای کردین بەڕاستی باشە بە چوار قسە کاگنۆشوان ماهیەتی گۆڕانی دەرخست کە ئەمانە گۆڕان نین بە چوار قسە کاگنۆشوان توانی هەموو گۆڕانی گردەکە ڕوت و قوت بکاتەوە بەڕاستی بە کوڕەکانیشیەوە باشە بە دەنگەری وت بە گۆڕانخوازەکانی وتی باوەڕ بەمانە مەکەن وتی ئەمانە منیشیان بە ئومێد کردووە ئەمانە منیان ئەمانە گۆڕانخۆرن ئەمانە گرد فرۆشن ئەمانە گۆڕان فرۆشن کاگنۆشوان هاواری کرد ئەمانە بازرگانن کاگنۆشوان وتی من لە داخی ئەمانە ڕام کردووە منیان بێ هیوا کردووە ئەمانە منیان کوشت باشە ئەمانە گۆڕانیان کوشت باشە ئەمانە یەکێتی و پاتیان کرد بە کەڵەگا بەسە شانی ئێمەوە قسەکانی کاگنۆشوان هەموو ڕاست بەڵێ کاگنۆشوان هەموو ئەمانی بوو دوای بڵاوبوونەوەی ئەمە کەوتنە سەر هەزە کاگنۆشوان پێخستوە سەر کلکی بزوتەوەی ئەم گۆڕانی گردەکە خستنیە باڕا هەمووی ئەی باڕان لەو کاتەیە هەموو گۆڕان لەسەرەوە هەتا خوارەوە هەمووی ئەی باڕان گۆڕانی گردەکە ئەی لەو ڤیدیۆیە کاگەرەمەوە خیانەتە تۆ چۆن ئەو ڤیدیۆ بڵاو کردەوە بۆ خیانەتە کاگنۆشیوان و قسەیەکە باسی گۆڕانەکە خیانەتیشی کاکە
چ شتێکی عەجیبی تایە ئەوە ها باسی مێژووی ئێماکە باسی ماندووبوون و زەحمەتی ئێماکە باسی ئەوە کارە ئارا مەحموود بێ ئومێد بووە ئەڵێ عەبدوڵای مەلانووری و فڵان فیسارەکان بێ ئومێد بووە ئەڵێ هەموو گۆڕانخوازان بێ ئومێد بووە باشە ڕاستیشی کرد 300,000 دەنگ نەیا بە گۆڕان لەبەرەوەی هەمووی بێ ئومێد بوو 330,000 دەنگ خەڵک پشتی کردە بزوتەوەی گۆڕان لەبەرەوەی هەمووی بێ ئومێد بوو ئەمانە هەمووی ڕاستین کاکەژێن باشە ئەمان ئەیانزانی کە قسەی کارنەوشیوان لای خەڵکی کوردستان و گۆڕانخوازان سەنگی مەحەکە لای ئەمان سەنەدە بەڕاستی بۆیە قسەکانی کارنەوشیوان ئاوا تەئسیری تێکردن پەلاماری ملیاندا بەڵام قەیچێکە بان بن بە قوربانی ئەو مۆزوعە بەڵام گرنگەوەی من پەیامی کارنەوشیوانم گەڕا گەیان بە هەموو کوردانی دەرەوە ناوەوە کە کارنەوشیوان ئەمە ڕائەکانێتی ئەمە گلو بۆچوونەکانێتی ئەمە ڕێیەتی کارنەوشیوان وەکو ئارا مەحموود وەکو عەبدوڵای مەلانووری وەکو فڵان و فیسارەکان دژی ئەم گۆڕانی گردەکەیە بابوو بە هەم پێوان بۆمە من بۆیە بڵاو کردو تەنها لەبەر ئەو بە خەڵک بڵم بە زمانی کارنەوشیوانەوە کە خۆم بموتایە خەڵکیان نەخێوانیە بۆیە کە بڵاوان کردووە کە خەڵکی کوردستان ئەمە ڕێی کارنەوشیوانە گۆڕانیش ناخێنێتەوە من ساڵی پار وتومە بڵاویەکەمەوە یعنی چەند مانگ بەر لە ئێستا نووسینەکەم لە فەیسبووکە ماوە کاکە وتم بڵاویەکەمەوە تۆقین بۆیە بەو چەند چرکەیە کارنەوشیوان وتی ئەوانەی لە گردەکە بەناوی منەوە قساکەن درۆکن ئەوانە هەموویان ساختەکارن و باوەڕ بەمانە مەکەن باشە ئەمە بۆچوونی ئەسڵی منە ئەمە ڕای گۆڕانخوازانە ئەمە ڕای منە باشە ئەوەیە وتی ئەمانە چەقۆ لە یەکترە دەن ئەمانە لەشفرۆش و لەشکڕن لە پێناوی پارە و پۆستە هەمووی ئەوەیە بەس من بەژەوەندیم چێ تا درۆ بکەم نایکەم بەژەوەندی من خەڵگەڵەشی کاگەڕە مەحموود کاکەوە خەڵک گوێ ناگرێ وازانە با بە خۆ من ناسم خۆم کاندید بکەم خەڵکم بۆ چییە کاکە من پەیامی خۆمەگەێنم حەقم چییە گوێگری بیگرێ نایگری مەیگرە بابەتەکەمە خوێنتەوە بیخۆ نایخۆێتەوە مەیخۆدەرەوە کەی مشکلەی منە کاکی گیان من نە بەتەمای پارەم و نە بەتەمای پۆستم و نە بەتەمای ئەو شتانم کەواتە خەمی شتێکم نییە کاک بۆیە کە ئەوەم بڵاو کردەوە ئەمانە تۆقین چونکە پێشتر ئەیانوشی عەزیزان ئاهەرام گۆڕانە داسەپاوە ئەیانوت کاکەنەوەیش بمایە هەروایە کرد کاکەنەوەیش بمایە هەر لەگەڵ پارتی ڕێکەوت ئاوای سەر بۆ چۆن ڕێکەوتوت ئەگەر کاکەنەوەیش بمایە پرۆسە یاسای سەرۆکایەتی هەڵەپەساند باشە ئەگەر کاکەنەوە بمایە یەک مردلای لە نازانم مەسعود نێشێبە مەتەنی وەرەگرت یا بە فڕۆکەی تایبەت دەوێت بڕۆن دەنگ بن بە فوات قسەی ئێوە بە ناوی کارنەوشیوانەوە هەزاران درۆتان کرد بەڕاستی بۆیە نەمهێشت پشتم شکانن نەمێش بە ناوی کارنەوشیوان سەفاوە خەڵک هەڵخەڵەتێن ئیتر تەواو کۆمەڵە خەڵکی فاتان لێکان بۆ پارە بۆ پۆست یایکەن بە پۆلیسێک گەنجێکە یایکەن بە حیمایی کەسێ یا موشەیەکی ئێنە شوێنەکەتەوە بۆیە منیش بڵاوم کردەوە تا مێژووی ئەو پیاوە نەشێوێنرێت من کاتی خۆی بە ئێوە موت بە هەموو دنیاموت ئێسش ئەیڵێمەوە ئێوە تێناگەن من بڵێم چی کاکە من ئەگەر دۆسایەتیم کرد لەگەڵ هەر کەسێکە ئامادەم گیانی خۆم بۆ دۆسایەتەدا بنێم ئەگەر دوژمنایەتیم کرد حتا قیامەت دوژمنایەتیەکە باش بیزانین لەو بینەیە مشتی ترم نییە یان دۆسایەتی لە 100% یا دوژمنایەتی لە 100% تەواو ئیتشتی من نییە ئەمە ناخوا لەگەڵ منا بەڕاستی من دووڕووی ناکەم لەگەڵ کەسا تەواو ئەمێ من لەگەڵ نەوشەوان سەفا دۆسایەتیم کرد بەبێ قازانج لە گیرفانی خۆم بە پارەی خۆم بە قەڵەمی خۆم بە هزری خۆم بە قورشی خۆم دەدانە ساڵی ڕەباق پشتیوانی لۆ پیاوە کرد کەواتە ڕێگە نادەم بە ناوی ئەوە خەڵگەڵ خەڵەتێن بە ناوی ئەوە درۆ بکەن من بە کارنەوشیوان و قسەی کارنەوشیوان ئێوەم کوشت باشە ئێوەم خستە حاڵی جاو ئێوەم ڕوود کردەوە لە ماهیەتی خۆتان بەڕاستی ئەوام لێ کرد لەبەرەوە دامنش هەر کەسێ هەڵەسێ کاکە وایت و کاکە دوێنێ وایت و کاکە منی بدە ئەو لا قاڕمان خوار بەیەکەوە عیبە درۆکردن بەسە علی حەمە ساڵە هوشیار و یوسف وانە بەس درۆکن کاکە بەس درۆکن بەناوی کابرایەوە ناوی مەبن چەپەڵینە ناوی مەبن ئێوە دز تەواو بڕۆ بەلای شۆتانە بوون بە پۆست ئەگەرێ بڕۆ پارە بە خۆتان پیاکەن و تەواو قسەی قۆڕ مەکەن بۆ ئێوە هیچ کەسێ لەو گردەیە بۆی نییە بە ناوی نەوشەوان سەفاوە قسە بکە بە کوڕەکانیشەوە بەڕاستی ئەوە نایخۆ تەواو کاک نەوشەوان سەفا لە ژیاندا نەماوە خۆ من زرپ و زیندیم و ماوم کاکەشێن کە لەلاتانەکەم بەڕاستی کەیسیسمەم خۆ بڕینەوەی نییە برایشین سەردەمانێک کە من دژادێکی پارتیمە کرد لە ساڵەوە و پێش کورد یەکێتی و پارتی بوو من هەر دژیان بوو هەتاش هەروە بوو ئەو باباجان من ئەوەم
تەنها بۆ پاراستنی مێژوو کەسایەتی نەوشام سەفا کرد کە ئێوەی قاچاقچی بازرگانی پێوە نەکەن لەوە زیاتر تێگەی کاکە بۆەوە کردن بۆ ئەو ساختەشیانە گرتم کە کاکە نما کاکەشیان بۆ پۆست بۆ پارە لەبەرەوەی پاریان پێ باخوا پاریان پێ نەبوایە کەسا مەرحەبایتان ناکردن بەخوا گردەکە بەنای ئەوانەوە نەبوایە کارگەی چیمەنتۆ بەنای ئەوانە نەبوایە و پاریان پێ نەبوایە بەخوا جەرەتان مەرحەبایتان ناکرد چەورەکانی پشتی نمەوچیە من هیچیشم نایە نە بەتەمای پارەم و نە پۆستم و نە هیچ شتێکە ئەو تەگەی بیت وەجگە لە ڕاستگۆیی هیچ شتێکی تریش ناڵم چکە بەژۆندیم نییە داکەتا تەنها بەژۆندی من لە ڕاستگۆی یەکەمایە لە شتی ترانێ زۆر هەن خۆشەویستان چی وەڵای ئەم ئارامەحمەوە گۆڕاوە کاکە ئێوە گۆڕان بە قوربانە من هەر ئارامەحمەکەی جارانم بە قوربان ئێوە بوون بە پارتی کاکەشە ئێوە دوای پۆست و پارە کەوتو من چیتان لێکم کاکە من هەرۆکو خۆم دژە پارتی دژەیەکێتی دژە هەموو دنیا کاکە دژی ئێوەشم ئێستا لەبەرەوە ئەوە ئێوەن شۆتە لای پارتی و ئێوەن بۆ پارە و پۆست و ئێوەن گۆڕانتان ئاوا بەو دەردەبرتووە و ئێوەن گۆڕانتان لە 24 کوچێنێت 12 کورسی ئەگەر ئێمەش فریان نەکەوتینایە ئەبوو بە 6 کورسی دڵنیام ئەم 4 ساڵێکە ئەبێ 5 کورسیش من هەمیشە وتومە سەجا لە فەیسبوکەش وتومە ئێڵێمەوە لە سا هەفتای دژایەتی من بۆ مام جەلال و ماڵی ما تاڵەبانی و بۆ یەشێتی لەبەر ڕێکەوتنامەی استراتیژی بینێکی دوی پارتی بووە بەڕاستی ئەوی لەسەر دزی و گەندەڵی و ترۆر و پیاکوشت و ئەلە بابەتە نەبووە ئەمانە بوو لەسەر ئەوە بوو ئێستا گۆڕان هاتووە هەمان کارێکێتیەکە ئەوێ من حەیرانی بۆ بڵێم ها نایڵ ئێوە هەرچی گۆڕای ڕاستەقینە هەیە دەتان کردووە کاکە ئێوە گۆڕانتان خواردووە ئێوە بوون بە شەریکی پارتی ئێوە خەریکی پارە و پۆستن ئێوە بیتان لای هیچ شتێک نێ دای بەشۆنی تایبەت نەبێت منیش دشتانم کاکەشە ڤیدۆکەشم بۆ ئەو بڵاو کردووە بڕۆ کەس پێم نەڵێ حاڵەیە حسابی عەزیزان کەس نەڵێ کاک ئارامەحمەد وەڵاو ڤیدۆیەکی کەسیەی کەسی نییە ڤیدۆیەکە تایبەتە بە مۆزوعەکە مۆزوعی هەموومانە لەسەر گۆڕان قساکە لەسەر سەرانی گردەکە قساکە لەبەرەوە کەس ئەم قسان نەکە لاقەتە هیوادارم کە باش تێکە و ئەمەیشم تەنها و تەنها بۆ دیفاع لە نەوشام سەفا لە ڕێی نەوشام سەفا و بۆ ڤیدۆیە سەلماندم کە ڕێی کاک نەوشوان لەگەڵ ئێمە هەیە لەگەڵ عەبدوڵای مەلانووریەکان هەیە باشە لەگەڵ نماوچەی کوڕی نییە لەگەڵ سەرانی گردەکە نییە لەگەڵ کاک عەبدوڵای سەیعەلی نییە من بۆیە بڵاوم کردەوە بۆی بەدەنگی کاک نەوشوان پێتان بڵێم ئەمە حەقیقەتەکەی کاکە ئەمە ڕاستیەکەیەتی ئەوەیشی کە زۆرتان پێ ناخۆش بوو لەبەر ئەوە بوو کە کاک نەوشوان ئێوەی ڕەت کردەوە ڕاستی کاک نەوشوان بۆ دوو قسەی ئێوەی ڕسوا کرد لە گردەکەیە هەمووتان ڕسوا کرد ئەمەی مەسەلەکە بۆی پێتان ناخۆش من لە دەردی ئێوە تێگەم لە حاڵی ئێوە تێگەم کاکە سەدبارەیەکەمەوە ئەگەر هەموو کورد ئەو قسانەی کاک نەوشوانی کردایە گردەکە بەخیاڵە ناهات بەچونکە کاک نەوشوان سەفا ئەو قسانەی کرد ئەمانیتر تۆقین هەرکە بڵاوم کردەوە نانزانین چی بکەن هەرێکە لە ئاشێ خوێند هەرێکە قسەیەشی کرد دوجار من خۆمە دەزانم چی یەکەم کاکە کەس بە من نەڵێ حاڵی حسابی ژیان لە ئامانەت هەندێک کەس هێنسێ چی کاگارە مۆڵاوە ئامانەت بوو ئامانەتی چی کاکە یعنی چی ئامانەت برێشیم گردەکە ئامانەت بوو بۆ کردتان بە تاپۆ بە ناوی خۆتانەوە کارگەی ئاسن ئامانەت بوو بۆ کردتان بە ناوی خۆتانەوە بابا دەیان ملیۆن دۆلار ئامانەت بوو هی خەڵک بوو هی گۆڕان بوو بۆ کردتان بە ناوی خۆتانەوە ئێوە باسی ئامانەتەکەن ئێوە باسی ئەمانەکەن کاکە نە ئەوە شی شخصی نەبوو کاکە شتی گشتی و عامە لەسەر بزودەوەکە قساکە کاکەش تەواو من لە کۆتاییە بەداخەوە کە ڤیدۆکەم بڕا بوو بە دوو ڤیدۆ مشکلە نییە لە کۆتاییە بابەتێکی مەریوانی وریا ئاراس و هین عفو مەریوانی وریا قانون و ئاراس فەتاح ئەخوێنمەوە بە کورتەیەکم لێ هەڵبژاردووە لەوەی کە خۆم قەناعەتم پێیەتی ئەی خوێنمەوە هیوادارم کە گوێتان لێبێت و دوای ئەوەی تر بایبایتان لێکم چونکەیتر پێم وایە خەریکی یاریەکە دەست پێکە مەریوان و ئاراس ئەڵێن لە دوای مردنی نەوشام سەفا خۆشیەوە نوخبە سیاسیەکەی ناو بزوتەوەکە بە لەدەستدانی کاریزما سیاسیەکەیان لە ڕووی سیاسیەوە هەتیو کەوتن کۆچی دوایی نەوشام سەفا تەنها بزوتەوەکەی لاواز و بێ ئیرادە و بێپیلان نەکرد بەڵکو نەوشیوان خۆشی وەکو باوچێکی بایۆلۆژی پێگەی هەردوو کوڕەکەی بە چەشنێکی مەترسیدار بەهێز کرد و ئەو مۆدێلی لە تەوریسی سیاسی بۆ بزوتەوەکە بەجێهێشت کە بە درێژایی تەمەنی سیاسی خۆی دژایەتیە کرد بە مردنی نەوشام سەفا بزوتەوەکە تەنها تووشی ئیفلیسبوونێکی گەورە نەبوو بەڵکو بۆ بڕیارانەش تووشی شۆک بوو کە نەوشیوان بەر لە مردنی دای بوو نەوشام سەفا لە ڕێگای تۆریستکردنی مڵک و ماڵ و دەستگا سەرکیەکانی بزوتەوەکەوە بۆ کوڕەکانی هەڵەیەکی ستراتیژی کوشندە و کارەساتێکی سیاسی هێزگار گەورەی ئەنجامدا کە مۆدێل و ئاکانی بزوتەوەکەی لە دوای مردنی خۆیەوە تەواو گۆڕی
لە چرکەساتی دەرکردنی قەسامی شەرعی گردەکەەوە بۆ کوڕەکانی ڤایرۆسی تەوریسی سیاسی لەناو ئەم بزوتەوەیەدا کەوتە ئیش و هەمان ئەو فۆرمەی لە ململانەی دروست کرد کە لە نێوان منداڵی خێزانە سڵتانیەکان و نەوەکانی بەر لە خۆیان لە ناوێکی پاریدا ئامادەیە. پرۆسەی تەوریستکردنی سیاسی لە ناو گۆڕاندا ئەو فیشێکی ڕەحمەتە بوو کە بەکەل لەسەری نوخبە سیاسی تازەکەی ناو گۆڕانەوە نرا. گروپێکی دێماگۆژی ناو نوخبە تازەکە بوون بە پیادەکەر و پارێزەری پرۆژەی تەوریستی سیاسی لە ناو ئەم هێزەدا و پاساوی یاسایی و سیاسی و ئەخلاقیان بۆ ئەم پرۆسەیە داناشی. ئەو ئەندام و هەوادارانشی کە ئەم پرۆسەیان بە کوشتنی سیاسی بچوتەوەکە دەزانی یان دەستیان لە کار کێشایەوە یا ماڵی سیاسی گۆڕانیان بەجێهێشت و گەڕانەوە ماڵی شخصی خۆیان وەکو ئێمەمانە. بەشێکی تریشیان بە هۆکار و پاساوی جیاواز بۆ دۆزینەوەی کار تا ئەمڕۆ لە ناو گۆڕاندا ماونێتەوە. کەسە بە تەمەنەکانیش دەستیان بە کڵاو و تەماحە شخصیەکانی خۆیانەوە گرتووە تاوەکو بای تەوریستکردن نەیبا. لە پرۆسەی چەسپاندنی ئەم پرۆژە تەوریسیەدا بژوتەوەی گۆڕان گۆڕا بۆ هەڵقەیەشی تری پرۆژەی دروستکردنی خێزانێکی سوڵتانی تازە لە هەرێمدا. وەکو چۆن بازانی بارگای بازانی هەیە و لەو بارگان ناڕسمیەوە ئاراسی حکوومەت و پێگە سەرچەکەی دەسەڵات لە هەرێمداکە بە هەمان شێوە کوڕەکانی نەوشام سەفا بە بێبوونی هیچ پێگەیەکی ڕسمی لە ناو گۆڕانە لە ماڵەکەی باوکیانەوە لە گردەکە بڕیار لەسەر پرسە سەرچەکانی ناوبژوتەوەی گۆڕان دەدەن و ئاراسی سیاسی ناوخۆی و دەرەشی بژوتەوەکەش دیاریەکەن. بەم جۆرە لە ماوەی 10 ساڵە بژوتەوەی گۆڕان لە هێزێکی سیاسی تازە و رادیکاڵەوە گۆڕا بۆ هێزێکی نیمچە سوڵتانی. لەم ڕۆژدا کارکردن بۆ چەسپاندنی تەواوەتی تەوریستی سیاسی بەشێکی زۆر لە جوڵە و ئاکار و هەڵوێستە سیاسەکانی ئەم بژوتەوەیە دەستنیشانەکەن. بابەتێکی گرنگە هیوادارم کە هەموو لای بیخوێنەوە خۆشەویستان و داوای لێبدن لە هەموو لایەکەکەم کە بەداخەوە دەنگەکەم بڕا لە نیوەیە و ببورن سەرکەوتوو بن احترام بۆ هەموو لایەکانێ و خواتان لەگەڵ و شوێشی خۆش.